پەرێشان زۆڵفی تاتاری میسالی ئەژدیهای جەنگی نەزیری سەروی کشمیری قیامەت قامەتی شەنگی لە شەوقی شەمعی ڕوخساری لە بیمی تەعنی ئەغیاری لە کولبەی سینەی ناری دەسووتێ دڵ بە بێدەنگی لە ئەولای کەس قوتار نابێ چ مومین بێ چ کافر بێ لە ئەم لاش کەس خەلاس نابێ لە هیند و دەی لەم و زەنگی تەماشام کردووە نەقشی دەراهیم سەرفی مەمنوعە کەچی قازی ئیزافەی کرد بە موفتی هاتە بەرچەنگی دوماری زوڵفی شەبڕەنگی کە بێ بۆ لەعلی زەحاکی لە ترسان پێی دەدا حاجی فەرەیدون تەختی هۆشەنگی لە قەلەندەرخانەوە سڵاوتان لێبێ بۆ ئەم شەو لەم بەرنامەیەدا قساکەین لە سەرێکێک لە شاعیرە گەورەکانی کوردستانی کە ئەویش بێگومان شاعیرێکی کلاسیکیە. بۆ قسەکردن لە سەر ئەم شاعیرە میوانداری بەڕێز دکتۆر حەیدەر لە شکری شارەزای مێژووی ئاینی مۆزیکژان محەممەد کەمال بە ئامێری عود لەم بەرنامەیەدا ئەم شەو لەگەڵمانە بن. بەهشتی مامۆستا عەلادینی سجادی لە کتێبی مێژووی ئەدەبی کوردیدا لە وەصفی یەکێک لە شاعیرەکانماندا نووسیوێتی پێشڕەوی بەرزی بنەماڵەی بوێژان لە بەهشتی دەشتی کۆدا شایانی تەرازوی دڵپاکی لە کۆی ئەودا بیری کە کۆ بوو لە ناو ئەو شەوەی کە کۆی گرتبوو پێشەنگی کاروانی شاعیرانی نیشتیمانی لەم دەورەدا هەمدەنگی ڕابەرانی خۆشخوانی لەم پەردەدا ئەستێرەیەکی گەشی میلەت لە ئاسمانی کورد زمان بولبولێکی خۆش ئاوازی قەومیەت لە لالەزاری کوردستان. ئەمە خوێندنەوەی مامۆستایەکی گەورەی وەکو مامۆستا عەلادین سجادیە پێش 50 ساڵ بۆ شاعیرێکی گەورەی کلاسیکی کە ئەویش حاجی قادری کۆیە. دکتۆر گیان سڵاوت لێبێ و خوێندنەوەی تۆ بۆ حاجی قادری کۆی چییە وەکو کەسایەتی وەکو شاعیر وەکو کوردێک؟ ئەم کاتت باش حاجی قادری کۆی لە ڕاستیدا لە نێو ئەدەبی کلاسیکی کوردی جیاوازیەکەی لەوەدایە کە حاجی دیاردەیەکە کە هاوشێوەی نییە. ڕەنگە زۆر لە شاعرە گەورەکانی تری کلاسیک هەریەکە لە فۆرمە شعریەکان و لە ناوڕۆکی شعریاندا هەریەکە و تایبەتمەندی خۆیان هەبێ، بەڵام حاجی قادری کۆی ئەوەی لەوانی جیا دەکاتەوە ئەوەیە کە توانیویەتی هەم شعر بە ملی بکات و توانیویەتی گوتارێکیش بخاتە ئەستۆی شعرەوە. واتە شعر لە حاجی قادری کۆی لە ڕاستیدا تەنیا شعر نییە لە خۆیدا، بەڵکو گوتارێکی هەڵگرتووە و شاعر دەیەوێت لە چوارچێوەی ئەم گوتارەدا گزارش لە هەم بوونی خۆی لەو سەردەمەی کە تێیدا ژیاوە هەمیش گزارش لە ناسنامەیەک یان شوناسێک بکە کە هەم خۆی و هەم نەتەوەکەی هەڵگریەتی. حاجی قادر کەسێ بۆ وەکو هەر مەلایەکی ترکاتی خۆی گەشتی کردو بە کوردستانە بۆ وەرگرتنی زانست و عیلم. لەو گەشتانەی گەیشتۆتە ئێران سابڵاغ، بەڵام نەهاتۆتە سلێمانیا. پێم وایە قسەیەکەیە کە لە گەڕانەوە هاتۆتە سلێمانی دوێڵن لە باڵەکایەتی و گەڕاوەتەوە بۆ هەولێر، بەڵام ئەزمموی نالی چۆن گەیشتۆ بە حاجی قادر، یعنی لە هەنێشان حاجی قادر خۆی مقارنە ئەکا بە نالی و بە فعلیش بە شعرەکانی دیارە ئەو قووەتە کلاسیکی و سەر بۆ قوتابخانەی نالی بە شعرەکانی و دیارە کێ ئەوەی گەیانۆتە دووبەی نالیگەیان. خۆت دەزانی کاک ڕزگار سەدەی 19 سەدەی گەورە شاعیرانی کووردە لە ڕاستیدا و حاجی قادری کۆیی کە پەروەردەی نێو حجرە و قوتابخانە ئاینیەکانی سەردەمی خۆیەتی لەوێدا لەو قوتابخانە ئاینیانە و لەو حجرانەدا لە ڕاستیدا کەسانی وەکو نالی و هاوشێوەکانی نالی تازە با بڵێن بابەت بوون بۆ ئەو گەنجانەی کە تازە پێدەگەیشتن، یانیش نزیک بە تەمەنی نالی و ئەوانە بوون. نالی کەسێک بوو کە لەم دەڤەرە و لەو ناوچەیەدا ئاسان نەبوو پشتگوێ بخرێ. بۆیشە حاجی قادری کۆیی لە نێو شعری نالی و لە نێو شعری ئەوانی تردا کە لە حجرەکان و لە قوتابخانەکان لە سەردەستی مامۆستاکاندا ئاشنایەتی لەگەڵ نالی پەیدا کردووە و
جیهانێکی با بڵێن ئەدەبی بۆ خۆی دروست کردووە کە پاشخانە با بڵێن پاشخانە معریفیەکەی لە ڕاستیدا کەسانی وەکو نالین بە تایبەت نالی و ئەوانی تریش لەبەرەوەی ناسینی نالی حتمیەتێکە بۆ حاجی قادری کۆیی لەو سەردەمەکە تێیدا ئەواتە کرێ بڵین زمانی نووسینی شێعر لای حاجی قادری کۆیی چ جیاوازێکی هەبوو لەگەڵ هاو سەردەمەکانی خۆیان حاجی قادری کۆی وەک گوتم ڕاستە ئەو لە نێو حجرە و لە نێو قوتابخانە ئاینیەکاندا گەورە بووە بەڵام ئەوەی کە حاجی لە ئەوانی تردا جودا دەکاتەوە جەربەزەییەک لە نێو حاجیدا هەیە لە ڕاستیدا لە نێو ئەوانی تردا نەبووە جۆرێک لە با بڵێن خۆ لە ڕاستیدا شانازی و شکۆمەندیەک لەم کەسێتێدا هەبووە کە حاجی بەردەوام لە شعرەکانی خۆدا گزارشتی لێ کردووە هەر لە ناو ئەمە شەوای کردووە کە هەڵوێستی ئەو لە بەرامبەر بەو ڕەوشە کۆمەڵایەتی و ئاینیە لە سەردەمی ئەودا هەبێ هەوڵ بدات زمانی نووسین و گزارشکردنی لە شعرەکانیدا هەوڵ بدات زیاکاریەک بکات لە شاعرانی سەردەمی خۆی وێشە حاجی لەمەدا لە ڕاستیدا ڕچەشکێن بۆ بەوەی کە ویستویەتی ئەوەی بیری لێ کردوەوە دای بڕێژێ لە چوارچێوەی شعر مامۆستاگەر ئیبن ئادەم یەکێکە لەو کەسانی هاو سەردەمی حاجی قادرە پێم وایە گەورەترە لە حاجی قادر لە ئانێ شعران ناوی ئەوی هێناوە ئەژلە کاریگەری ئەوی زۆر بەسەروێ لە جۆرێ لە بیرکردنەوەی سیاسی نەتەوەی حاجی قادرە ئیبن ئادەم کێ بوو ئەو کاریگەریە چۆنە لەوەینی حاجی لە ڕاستدا محەممەد ئیبن ئادەمی باڵەکی یەکێکە لە زانە ئاینی هەرە گەورەکانی سنووری میرنشینی سۆران و لە سەردەستی ئەودا گەورە زانایانی ئاینی ئەو سەردەم پێگەیشتون ئەم کەسە هەوڵیدا جۆرێک بەها بۆ قوتابخانەی دینی بگەڕێنێتەوە کە ئەو بەهایە لە با بڵێن بە کاریگەری تەکیە و خانەقا و ئەوانە کەمێک لە دەستیدا بوو حاجی قادر ئەوەی کە لە با بڵێن ئیبن ئادەمی وەرگرت بێ ئەوەیە ئەو ڕۆحەت جەربەزەیە کە باسم لێوە کرد دیدی ڕەخنەی لەلای حاجی قادری کۆییەوە لە ڕاستیدا ئەوەن زاڵە کە تەنانەت بەر لەوەی بچێتە چارچەوەی گوتارێکی با بڵێن نەتەوە گەرایی حاجی قادری کۆیی ڕەخنەگر بووە بەرامبەر بە دەوروبەر و بەرامبەر بە و جیهانەی کە تێیدا ژیاوە ئیبن ئادەم یەکێکە لەوانەیە کە کاریگەریان لەسەر ئەم بیرکردنەوەی ئەو هەبووە تایبەت لە ڕوانگە ئاینیەکەی ئەودا و تایبەتریش لە هەڵوێستی لە بەرامبەر بە با بڵێن ئەوەی کە پێ دەڵێن باوەڕی ملی لە ئاستی ملیدا چ باوەڕێکی ئاینی هەبووە وای لە حاجی کردووە کە زۆر تند و ڕەخنەگرێکی زۆر با بڵێن جەربەزە بێ لە خوێندنەوەی ڕەوشە ئاینیەکە کاتە ئێمە لە درێژەی قسەکردنەکانمانینەوە سەر ئەوە بەس بە سازان خان شعرێکی حاجی قادرمانەگەر بۆ بکەنیت تا بڵێی فەرقی هەیە میهری من و ماهی فەلەک لە سەرا تا بە سوورەیە لە سەما تا بە سەماک هەر کەلای کردەوە عەقدەی سەری زولفی لادا لە هەموو لاوە سەدای ساڵی عەلەیگەی ئەمەلە گوێ لە واعیز ماکە ئەم شەو تەک و تەنها وەرە لاو ڕۆژی مەحشەر بەما گەر بم خەنە دۆزەخ بە دەرەک کوتکت و تیکە بە تیکەم بکەن و بەم دەنە سەک جێگەمە لەم دەرە ناڕۆم بە جنێ و بە کوتەک خالیسە سیکەی ئیخلاسی دڵی مخلیسی من بیخەنێ و بۆتە چه حاجەت بەمە بیدەی لە مەحەک ئەی مەهی چاردە سەیری مەهی دوو هەفتە بکە وەکو منی دابنێ چاوی من و تۆ ناگەنەیەک لە نقشی غەزەلم چین و خەتە داماوە کێ دەڵێ ئەمتیعای کوردە کەلاش و کەپەنەک بۆ تەماشای بەلەک و زەندی سپی و چاوی بەڵک نیشتووە لەم دەرە عاشق وەکو حاجی لەکلەک نەسخۆش مامۆستاوەکەوەی باسی کرد لەژێر کاریگەری ئیبن ئادەمە حاجی توانوێتی زمانێکی ڕەخنەیی هەبێ
و زمانێک کە توانێت کۆمەلگاکەی خۆی خوێنێتەوە. هەر لە شعرێکیا کە نای بن ئادەمە هێنێ لەو شعرەیە کە داشۆرینێ بۆ یەکێ لە شێخەکانی سەردەمی خۆیەکە کە ئەمە جۆرێکی تر لە شعرنووسین و زمانێکی تری تازەی شعریە لە لای حاجی قادر زمانی داشۆرینە. لە سەردەمی ئەودا وەک نووسەران و وەک لێکۆڵەرەوان باسیەکان شێخێک هەیە کە ئەکەوێتە ململانەیەکی سەختەوە لەگەڵ حاجی هەیتر ئەوە لای تۆیە کە بۆمان ڕووکەینەوە ئەو ململانەیە لە چێوە سەری هەڵاوە چۆن سەری هەڵاوە ئەوی شێخ نەبی ماویلیە. شێخ نەبی مایلی بەوە ناسراوکە یەکێکە لە هۆکارەکانی دەرچوونی حاجی لە کۆیە. حەزەکەم پێشەوەی تۆ بچیتەوە یەک ئەو داشۆرینەی کە هەیەی بەشێک بە دوو کۆپلە هەم بۆی بینەرانیش شارەزایەکیانە بێ لەو زمانی داشۆرینە دوای تۆ باسی سەردەمەکەیمان بۆ بکە. وشکە سۆفی بڵێ بە شێخی تەرەس با بەسەرمانەیە میسالی هەرس عەجەبە شاعری نەناسیوە شێر و عنقا دەکاتە مور و مەگەس. ئەم شێخ نەبیەکیە ئەم ململانەیە چیە لە بینی شێخ و حاجی قادری کۆیی. پێشتر ئەمەژەم بۆ کرد کە لە ڕاستیدا حاجی قادر هەر لە زوویەکەوە دیدێکی ڕەخنەیانەی هەبووە بەتایبەت بۆ دیاردەی ئاین. بۆیەشە کاتێک کە دەگەڕێتەوە شاری کۆیا کۆیەش شارێک بۆ لەم قۆناغەدا شاری کۆکردنەوەی کۆمەڵێک باڵێن هێزی فشار چ لە هێزی ئاغاکان بێ غەفوری و حەوێزیەکان چ لە هێزی مەلاکان بێ کە کۆمەڵی قوتابخانەی ئاینی و مزگەوتیان هەبوو و بە هەمان شێو لەم قۆناغەشدا هێزی شێخ و سۆفیەکان کە ئەوانش کۆمەڵێک تەچێ و خانەقایان هەبوو. لە ڕوانگەی حاجی قادری کۆیەوە ئەوەی کە پاشاگەردانی لە نێو باوەڕی ئاینی کوردی دروست کردبوو شێخ و سۆفیەکان بوون. ئەوانە بوون کە بیر و باوەڕی ئاینیان بوو ئاستێکی ملیەوە و لەوێشەوە ئاین لە ڕاستیدا کرابوو بە ئامرازێک بۆ بەدەستهێنانی دەسەڵاتێکی ڕەمزی و لە پشت ئەویشدا دەسەڵاتێکی ئابووری کە شێخەکان بەدەستیان هێنابوو. گەڕانەوەی حاجی قادری کۆی بۆ شارەکەی بینی ئەم هێزانەی بینی لە ڕاستیدا ئەو لە نێو ئاغاکاندا کەسانێکی بینی کە پێی وابوو ئەمانەت دەتوانن پاڵپشتێک بن بۆ کۆمەلگا. لە نێو مەلاکاندا هەر لە یاوەرانی خۆی لە هاوڕێیانی خۆی لە خوێندکارانی ئیبن ئادەم و کەسانی تریش لە کۆیەدا زاناگەلێکی بینی کە دەتوانن لە ڕوانگەیەکی ترەوە جارێکی تر شەریعەت بە خەڵک بناسێنەوە. لە پاڵ ئەواندا ئەو شێخەی بینی و چەند شێخێکی تر کە تێگەیشتنێکی تایبەتیان بۆ ئاین دروست کردبوو و باوەڕداری و پیرۆزیان بۆ خۆیان قۆرخ کردبوو کە ئەمە لە ڕاستیدا لەگەڵ ئەو کەسێتیە حاجی کە باسمان لێوە دەکرد نەدەگونجە. بۆیە بە توندی لەم دەقە شعرە و لە چەندین شعری تردا ڕوبەڕووی ئەم کەسانە بووە تا ئاستی ڕوبەڕوونەوەکە وەک باس لەوە دەکرێت گەیشتۆتە ئەوەی کە مرید و کەسانی سەر بە شێخ نەبی تهدیدی کوشتنی حاجی قادری کۆییان کردووە و ڕێگریان لێ کردووە. بەڵام ئەو بەردەوام بووە لە ڕەخنەگرتن لەو پێگەیە کە پێگە نائاساییە کە شێخ نەبی و هاوشێوەکانی لە کۆیە و لە کوردستاندا هەیان بووە. هەر بۆیەشە ئاوا بە توندی ڕەخنە لێگرتون و ڕوبەڕووی ڕاستەوخۆ ڕوبەڕوویان بۆتەوە. ئەکرێ ناوچەندی بەوە بکەین بڵین شاعیرێکی یاخۆت مەلایەکی بێڕووناکی سەردەمەکەی خۆی بووە. حاجی قادر لە ڕاستیدا مەلایەک با بڵێن بەرجەستەی کەسێتی زانایەکی ئاینی یان مەلایەک دەکات لەو سەردەمدا کە دەخوازێ دین بە کێشە کۆمەڵایەتیەکان چارەسەر بکات لە چوارچێوەی دەقا ئاینەکانەوە نەک ئەوەی کە کەسانێک پیرۆزیان لە خۆیاندا چڕ کرد بێتەوە وەکو شێخەکان و ئەو لە میانەی ئەو پیرۆزیەوە ئەوان دەقی ئاینی تر بەرهەم بهێنن و لە بەرژەوەندی هەم کۆمەڵایەتی و هەم با بڵێن ئابووری خۆیاندا بەکاری بێنن. حاجی قادری کۆی دش بە ئەمە بوو دش بە ئەو یەکانگیریە بوو لە نێوان باوەڕی ئاینی و کەسانێکەوە. ئەو پێی وا بوو دەشێ باوەڕی ئاینی کێشە کۆمەڵایەتیەکان گرفتە وەک دواتریش گرفتە گەورەتر لە گرفتە کۆمەڵایەتیان چارەسەر بکات بەڵام بێ ئەوەی پیرۆزی ببداتە کەسەکان بەڵکو پیرۆزی دابش بکرێ بەسەر کۆمەلگا. بەڵام مامۆستا حاجی قادرێک کە لە 50 ساڵیە لە تەمەنێکە عنی کەوتۆتە لەوە دەرچوە گەنج بێ کە زۆر گوێباتە ئەو تەنایی خۆی 50 ساڵی بردوۆتە سەر کاڕوە کوێ بەجێڵە زۆر برینارە بێ لە شعرێکە خۆی
ئشارەتی پێ کە من دوو بەیتی لێ خوێنمەوە بوو ئەڵێت لە قۆشخانەوە تا دەمی ئیشقەڵا لە بایز ئاغاوە تا مەحەلەی قەڵات هەموو خزمی خۆ من دەزانم دەڵێن لە بێ حورمەتیمان بۆ حاجی هەڵات بۆ ئەوواڵێ ڕێک ئەوەی کە هەر لە شارەکەشدا هەیە بێحورمەتی هەز نەکردن بەوەی کە ئەو لێرە ئەو هەموو زانست و زانینەی لە ڕاستیدا پێەیە بەڵام ئەو پێگەی کە پێویست بوو پێی نەدرا لەبەرەوە ئەوەی کە حاجی کردوێتی لە ڕاستیدا ئاوارە بوونە چوونە دەرەوەیە و لە شاری تریشدا هەیە دەکرێت ئاماژەی بۆ بکەین کە حاجی قادری کۆیی نەی دەتوانێت ئیتر لێرە بەردەوام بێ چونکە هەستی دەکرد بێ حورمەتی بەرامبەر دەکرێت ڕێز و خۆشەویستم بۆ هەموو خەڵکی کۆی لە ئێستاوە هەتا ئەو زەمەنە حەزەکەم مادام وایە ئەو شارەی حاجیر بخێنەوە کە لە ئەستەمبوڵە بۆ کۆی نووسیوە لە مابەینی کە کۆن و هەیبە سوڵتان بۆ دڵنەوەی ئەوە لە مەیدانی بەهارە شارەکەی کۆ خوبەی کشمیریدا بەرشەق وەکو بۆ لە مابەینی کە کۆن و هەیبە سوڵتان نسەی ئێوارە و سای سبەینە نمونەی جەننەتە شیوی ڕەزانی بەهاری شامە ئەیامی خەزانی وڵێ حاجیلەکانی دەشتی ئامون نەکەی بیدەی بە نەرد زەجاڕی گەردوون ئەهالی ڕۆستەمن وەقتی شەجاعەت لە حاتم زێترن وەقتی سەخاوەت کوڕی خیلمانە کچیانە عینی حوری نەزەربازن وەلاکین دوور بە دووری بە نسبەت عیسمەتی مێردی لەگەڵ ژن ئەقالیمی ترن سەرسۆری بێبن مسافر پەروەر و یاری غەریبن ئەوانن وا لە هەر عەیب بێبەریبن لە ئادەم بەگرە تا دەورانی ئێستا یەکێکە حاجی لەو خاکە هەڵسات کە خەمخواری بکە بۆ میلەتی خۆی لە بەینی گەورەکان و شێخی بێپۆی زەمانە تووشی دەرد و غوربەتی کرد خەمی کۆیە پەرێشانی هەمووی کرد لەبەر بێ ئیتیحادی بوونە مسکێن لە ئاخردا وەکو زانی و مەهەڵ دێن لە مابەینی کڵاو سوور و کڵاو ڕەش پەرێشان و دیارن میسلی گای بەش لەبەرەم ناتەبای و کینەجۆیی لە لای ڕۆمی زەلیلن مەردی کۆیی ئەم شیعرە دکتۆر دەلالەتە لەوەی کە حاجی چنێک بە دڵێکی گەورەوە ئەم شاری خۆشویستووە و بە نیشتیمانە بچووکەکەی خۆی هەمیشە تەماشای کردووە دوای جێهێشتنی بە ماوەی 50 ساڵ و چوونە ئەستەمبوڵی و ناساندنیان و یاخود ئاشنابوونی بە خێزانی بەدرخانەکان و دواتر بۆ تەمامەسایەکێک لە منداڵەکانی ئەم خێزانە ئەم خێزانە ئەدەبدۆسە نیشتیمان پەروەرە چ کاریگەرێکیان هەبووە لەسەر نووسینەکانی حاجی لە دوای کۆچی بۆ ئەستەمبوڵ ڕاستی کۆچکردنی حاجی قادر بۆ ئەستەمبوڵ و ژیانی لەوێ ئەو شارەی ئێوە زۆر بە جوانی خوێندتانەوە پێمان دەڵێ کە حاجی بەجەستە لە ئەستەمبوڵ بوو بە ڕۆح لە کۆیە لە ڕاستیدا و ئەم وردەکاریە لە باسکردنی گەڕەکەکان لە باسکردنی کۆڵان و کوچە و کۆڵان و شوێنە گەشتیاریەکانی کۆیە ڕێک ئەوەمان پێ دەڵێ کە حاجی لە ناخی خۆیدا چ غوربەتێکی هەڵگرت بوو بەڵام ژیانی ئەستەمبوڵ شارێکی ئاوا گەورە جەنجاڵ پڕ لە خەڵک و پڕ لە کەسایەتی زۆر دیار وەکو بنەماڵەی بەدرخانی و لە حاجی قادر کۆیی دەکات کە تێکەڵ بەم ژیانە بوێت بەڵام دیسان لە چوارچێوە کوردیەکەدا نزیک بوونەوەی ئەو لە بنەماڵەی بەدرخانی و وەک دەگوترێ بوونی بە مامۆستای چەند ئەندامێکی ئەم بنەماڵەیە کاریگەری زۆری بەسەر لێرە بە دوای ژیانی حاجی قادری کۆیی و گوتاری ئەو ڕوانگەی شعری ئەویشەوە هەیە لێرە بەدواوە ئێمە لە بەرامبەر بە حاجی قادرێک داین کە باس لە کوردستان دەکا حاجی قادرێکە لەوێوە چ بە کاریگەری ئەم بنەماڵەیە چ بە کاریگەری کولتوری کوردی کە لە ئەستەمبوڵدا وجودی هەیە حاجی قادری کۆیی کەسێکی ترە ڕوانگەیەکی تری هەیە و جیهانبینێکی تری ئەگەر بمانەوێت لە ڕووی نەتەوایەتی و فکری و غوربەتەوە ڕایەڵەیەک چی ئەمانە کۆ ئەکاتەوە
بیرینەتەوایەتی بەشی هەرە زۆری لە ڕووی فکریەوە غوربەت و دوورە وڵات و بێدەوڵەتی ئەمانە بەشێکی زۆری هۆکارن بۆ سەرهەڵدانی بیرینەتەوەی لە هەر شوێنێکی جیان بێ. حاجی قادری کۆیش ئەو دابڕانەی لە کۆیە و لە کوردستان وای لێ دەکات لە ڕاستیدا خۆی لە بەرامبەر ئەوەدا ببینێتەوە کە ورتر بڵێن خۆی لە بەرامبەر بە کورتدا ببینێتەوە. نامانگەێنێتەوەی بڵین پرۆژەی ناسیۆنالیزم پرۆژەی نەبووە لەو کاتەیە، ینی فکرێک نەبووە، بەس هەستێکی سیاسیە بووە. مەسەلەن بۆ حاجی قادری کۆی کوردبوونی ئەو هەستەیەتی لە ئاوارەیەوە نۆستالیژایەتی بۆ کۆیە. ئەگینا هیچ پرۆژەیەک تا و کاتە نیە و وەکو ناسیۆنالیزم بۆ دروستکردنی دەوڵەت هیچ لە ئەو سەردەمانەیە. ئەگەر پرۆژەیەک هەبێتە ئەو کاتە هێشتا بەدەستە هێزە تەقلیدیە کوردیەکانەوە بوو، چ میرەکان کە ئیتر کۆتایی بە میرنشینەکان دەهات، چ بە هێزە نوێیە تەقلیدیەکە کە شێخەکان بوون کە ئەمانش دەستیان بە شۆڕش کردبوو و بە کۆمەڵی ڕاپەڕین. بەڵام حاجی قادری کۆیی خۆی لەو ناوەڕاستەدا بینیەوە ئەویش چۆن گوتارێک دروست بکات کە تیایدا بەر لە هەموو شتێک کورد بناسێنێتەوە. ئەوەی کە تا ئێستا ئێمە لە ڕاستیدا جەختمان لەسەر نەکردوێتەوە ئەوەیە کە حاجی قادری کۆیی ئەوەندەی دەیەوێت کورد بکەوێتە سەر پێ، ئەوەندەی دەوێت کورد بە دوای دەوڵەت و نوێبوونەوەدا بێ، لەوە گرنگتر لە لای ئەوەیە کە ئەم ئیتنیە ئەم ڕەگەزە چییە؟ ئەم ڕێگەزە لەکوێوە هاتووە؟ پێناسەکردنەوەی کورد بۆ حاجی قادری کۆیی لە ڕاستیدا خەمێکی گەورەی ئەو بووە. پێش ئەو خانی بە 200 باسی کردووە، هەم هاوکات لەگەڵ بەدرخانەکان و لەگەڵ ئەوەی کە شارێکی گەورەی و کۆستەمبوڵی دیوە، جەلالەت بەدرخان کەیکێکە لە نەوەکانی بنەماڵی بەدرخانەکان ئەڵێ حاجی قەسیدەی زەمانە ڕسمی جارانی نەماوەمی لەسەر ئەو نوسخە دەستنووسی مەموزین نووسیوە کەی باوکم بوو، ینی پێش 200 خانی و توێتی حاجی دوای 200 لەو عینیشت دووبارە ئەکاتەوە لە حاجیەوە بۆ ئێستا. پێش ئەوەی بڵێ حەزەکەم ئەم شیعرە بەسەریعینی حاجی بخێنەوە بۆی مقارنەی 200 پێش حاجی لەگەڵ نزیک لە سەدەیەکی دوای 200 بینی خانی و حاجی و سەدەیەکی دوای حاجی و ئێمە بۆ هێشتا ئەو پرۆژەیە تەواو نەبوو، بەس حەزەکەم و شیعرە حاجیە. قوڕی کوێکەم بەسەر خۆمە لە غوربەت، خەوم نایە لە داخی مڵک و میلەت، ئەگەر وەک من خەبەردار بن لە دەوڵەت، لە حەیفە خۆ دەخمکێنن بە بێپەت، لە دەشت و دێ و ویلایەت ببنە ئەحباب، وەکو شەخصێکی واحید بن لە هەر باب، لە بۆتان تا ببەن و سەرحەدی ڕێی، لە ئەولاتر وەها نۆش بێتە سەردەی، ببنەیەک لە تەعلیم و لە نووسین، جلو بەرگ و زمان و ڕسم و ئاین. ئەوەی ئەو قوڕی بۆکە بەسەر خۆیان ئێستا لەم دەقەیە هەیە. خانی حاجی قادری کۆیی و چەند کەسێکیش لە دوای ئەوانە ڕاستیدا ئاماژەیەکم بۆ گەڕانی کورد بە دوای ناسنامەی خۆی. ئەم دوو کەسە پتر درکیان بەم گەڕانە کردووە زیاتر توانیویانە ڕەهەندەکانی دەستنیشان بکەن. دەوڵەتداری لە هزری خانی، دواتریش حاجی قادری کۆیی چ بە کاریگەری خانی خۆشی و بە کاریگەری کرانەوەی ئەو بەسەر دنیای مۆدێرن کە لە ئەستەمبۆلدا هەبوو و لە حاجی دەکات لە ڕاستیدا بچێتەوە سەر هەمان ئەو خاڵی کە کاتی خۆی خانی بەر لەو ئاماژەی بۆ کردبوو. ئەم کەسانە لە نێو مێژووی ئێمەدا لە ڕاستیدا تاکوتەنهان. ئەم کەسانە ئەوەندە تاکوتەنهان کە ژیان و بەسەرهاتی ئەوانیش پڕ لە چەرمەسەری و ناخۆشیە. ئەوانە پرۆژەیەکیان لە ناخی خۆیاندا هەڵگرت بوو کە هی ملەتێک بوو، بەڵام لە نێو کەسێکدا کە حاجیە یان پێش ئەو خانیە. ئەو خەی کۆبوونەوەی پەرپەربوونە لە ئێستاشا هەیە. من هیچم نەماوە زیاتر، ینی بەرنامەکە لەوە زیاتر هەڵ ناگرێگینا حاجی قادر ئەکرێت زۆر قسەی لەسەر بکرێت. ئەم خەوەی حاجی پێشتر خەوی خانی و پاش ئەوانیش خەوی چەندان کەس لە ڕاستیدا پێمان دەڵێ کە ئێمەی کورد خەوی باش دەبینین، بەڵام
تەنیا کەسانێکمان توانی ویانە پێمان بڵێن ئەم خەوانە چۆن دەکرێت پرۆژەیەک بێ ئەو کاتێکە دەشێ هزری ئەم کەسانە بکرێت بە پرۆژەیەک بۆ ئەوی ئیشی لەسەر بکەین و لە حاڵەتێکی نۆستالژی و ڕۆمانسیەوە بیگوازینەوە بۆ قۆناغێکی پراکتیکی ئەو کاتە دەتوانین بەرهەمیان هەبێ وەگەرنا کەسێکی وەکو حاجی قادری کۆیی لە دوایین تەمەنی ژیانیدا لە تەمبەڵخانەیەک نەدەمرد. مەداخەوە وەکو ڕۆژ و شەوە فەرقی گودازی شەمع سووتانم کە ئەو هەر شەو دەسووتێ من هەموو دەم گەرچی ئینسانم بە تەخمین وەسمی فیردەوس و جەهەنەم بۆ چ دەکەوە عایز لە سای وەسل و هیجرانت بە خۆم دیتومە دەیزانم لە سێڕێ حکمەتی چاوت گەیشتم بە ئایسی ڕۆحە تەبەسوسم ماوە تێناگەم لە فەهمی ڕەمزی حەیرانم کزەی جەرگم دەخیلت بەم فێراقم کرد ئەوا مردم دەسادەی بێرە لام ساتێ نەماوە تابی هیجرانم ئەبوو زەیدی دەکا ڕۆحم لەگەڵ ماچی دەمت ئەمما دەترسێم وەکو نیشانمدا بڵێ هیچ چۆ پەشیمانم کە دوونێ هاتی فەرمود بێ و نەهاتم مەسلەحەت وابوو ئەوێ سەر چاوەکەم من چی دەفەرمووی بەندە فەرمانم ئەگەر بەختاشکە سەد دینەمما داری لەسەر بەردی لە دەجلەی لاگەرن حاجی دیارە جۆشی گریانم. بەڵێ ئازیزانم لێرەدا بەرنامەی قەلەندەرخانە بە کۆتا هات من سوپاسی تایبەتم هەیە بۆ هەریەک لا بەڕێزان دکتۆر حەیدەر لەشکری شارەزای مێژووی ئاینی مۆزیکژان محەممەد کەمال کە بە ئەمێری عود لەگەڵمان بوو لەگەڵ هاوکارم هونەرماند ڕزگار ئەمین تا بەرنامەی داهاتوو خواگای لێتان بێ.